دەتوانی ئەسپەکەی خۆت ببیتە فەڕەنسا جەوازی خۆی وەکو ئینسانەشی ئاسایی هەموو شتی خۆی مەزبوطە ینی ئەسپیش پاسەپۆرتی هەیە بەڵێ ئەدیکوو بێگومان ئەوانەی جەوازیان نییە قیمەتیان هەرزانترە بەڵام ئەوانەی جەوازیان هەیە قیمەتیان گرانە لە دەفتەرش دەست پێ دەکا هەتا بگرە 25-30 دەفتەریش. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ لە مەیدانی ئاژەڵانی هەولێرم جیاواز لە بابەتی جوانەگا و مەڕ و بزن ئەمڕۆ هاتووم لەسەر تایبەتمەندیەکانی ئەسپ و جۆرە جیاوازەکانی ئەسپ و لە ڕووی نرخەوە و لە ڕووی شیری ماینەکانەوە دەمەوێت زانیاری ورد لەسەر ئەم بابەتە بەدەست بخەم لە لای کاگڕایدم ڕاید جەمباز باسی ئەو بابەتانەم بۆ دەکات سلااو لێبێ کاگڕایدەم کاتت باش سلااو لە تۆ زۆر بەخێر بن سەرسەر و سەرچاو سپاس دەکەم بازاڕی ئەسپ چۆنە کاگڕاید وەڵاهی بازار باشە دەفرۆشێ لە بۆ هەموو شارەکان دەڕوا لە بۆ خواروی عراق دەڕوا لە بۆ جون و بەغدا بەسڕا نەزەف کەربەلا لە بۆ هەموو لایەک دەڕوا باسی ئەو بابەتەش دەکەم بەس ئەگەر پێم بڵێیت ئەسپ چەند جۆری جیاوازی هەیە ئەسپ زۆری زۆرە ئێستا ئەمە لە لێرە کوانە دەکابرێن بە تایبەت لە عێراق عەرەبیمانەیە ئینگلیزیمانەیە کوردیمانەیە تورکیمانەیە فریزنمانەیە ئیدی نەوعی زۆرە بەڵام وەکو کە ئەوەی مەرغوبە و لە بازار دەفرۆشێ عەرەبیە ئەو ئەسپانە هەندێکیان نەتایجی خۆمانە ناوە خۆمانە هەندێکیان لە دەرەوە دێ لە وڵاتەکانی دەرێ بەڵام ئەوان جەوازی دووەلیان هەیە یعنی کە لە بۆ نمونە بتوڵەک یان سیباقەشی جەمالی دەکرێتن ئەدوو دەتوانی ئەسپەکەی خۆت ببیتە فەڕەنسا جەوازی خۆی وەکو ئینسانەشی ئاسایی هەموو شتی خۆی مەزبوطە ئەسپیش پاسەپۆرتی هەیە بەڵێ ئەدیکوو بێگومان هەموو پاسپۆرت خۆیان لەگەرە ناوی داک و با بۆ هەموو شتیان مەزبوطە جەوازی خۆیان هەیە ئەو ئەسپانێک کە جەوازیان هەیە لە بۆ نمونە ئەمە دەکا بڵێن ئەسپەکەمان کڕیوە نێرەکەمان کڕیوە لە دەرەوەی وڵات هێناومان لێرە نەتایجی لێ وەردەگرین ماینەکمان هەیە ماینەکە جەوازە کە لێکیان چاک دەکەین ئەو فەرخی دەیبیتن ئەمە ڕاستەوخۆ لێرکوانە لە نادی ئەربیل شەریعەیان لە ملی دەکەین ئەوانش ڕاستەوخۆ نەدەبنە جەواز لە بەرەوەی داک و باب و هەموو شتیان دیارە وەکو ئینسانێک هەموو فاسی DNA هەموو فاسەکانی لە بۆ دەکرێتن ئەو زە دەبتە جەوازی دووەلی بە ناوی خۆت دەکرێت یعنی بتوێ بچی هەر وڵاتێک ئەوە ولادەی عراقە بەسەر ناوی عراق دەنووسرێ ولادەی عراقە و بە ناوی خۆتە بۆ هەر وڵاتێک بیبی دەتوانی لەگەر ڕێزم یان زیات لە ئینسانەکان ڕێزی لێ دەگیرێ زۆر کەس خۆشی لێ کە دەچین چاوی بە جەوازەکەی دەکەوی کابرایان کە جەوازەکەی دەیبینی ئەسپەکەی ماز دەکاتن ئەو زۆر بە خێراتنەجی گەرمت لێ دەکات لە تەواوی وڵاتەکان ئەوانەی جەوازیان هەبی ئەوانە یعنی سەریان فەرقیە نرخیان فەرقیە وەکو ئەوانە نییە کە جەوازیان نییە ئەوانەی جەوازیان نییە قیمەتیان هەرزانترە بەڵام ئەوانەی جەوازیان هەیە قیمەتیان گرانە لە دەفتەرش دەست پێ دەکا هەتا بگرە 25-30 دەفتەریش ئەگەر جەوازی هەبی ئەگەر نەیبی 20 وەرەقەیە 25 وەرەقەیە 30 وەرەقەیە هەتا دەفتەرەکی ئیدی لە 500,000 دەفتەرەکی باشە مەرغوبترین جۆری ئەسپ کامەیە عەرەبی واهۆ وەکو ئەو جۆرەیان ئەگەر بینتە سەری ئەوەیان ئەوە عەرەبی واهۆیە ئەوە لە ڕووی شکلەوە زۆر جوانە وەکو خۆڕاگری خۆڕاگرە لەگەر کەشەوەکەی مەدەگونجێتن وشتەشی زۆر جوانیشە یعنی جێی کورتە لە موزی گچکەیە ناوچاوی قۆرە ئەو هەموو مواسەفاتە لە ئەسپیدایە بەژن و باڵای جوانە ینی بەپێی مواسەفاتی ئەسپەکانیش نرخەکانیشیان ئای چۆن بەپێی ڕەنگەکەی بەپێی مەسەلەن جوانی ئەسپەکەی سەری ئەسپەکەی ئەوە نرخەکان لە بۆ دابین دەکرێت هەیجشمان ئەسپی کوردی خۆمان هەیە دەکابرێن لە بۆ فیستیڤالە تایبەتەکان لە بۆ ڕمبازی ئەسپی زۆر تایبەت کوردی تایبەت بە خۆمانمان هەیە دوو ڕەنگ زۆر خواستی لەسەرە بە دەرەزە یەک ڕەش دوای سپی ئەو دوو ڕەنگە هەم دەگمەنە و هەم کەمە لە ڕووی نرخیشەوە گرانەوە طبعاً 100% یعنی ڕەش و سپی ئەو دووە قیمەتیان فەرقیە وەک ڕەنجی ئەوە نیە لەوانە لەو ڕەنگە زۆری بەڵام ڕەش کەمە سپی کەمە ئەو دوو ڕەنگە کەمە نا ئەسب هەموو کەس بەکاری دێنی لەبەرەوەی ئەسب خوای گەورە وای خەڵق کردووە هیچ کەسێک نییە خۆشینەوەی ئەمە لێرکوانە لەو بازاڕێی ڕۆژانە مەردار دەیکڕی پیاوهەیە دەیکڕی لە بۆ ناو مەزرعی لە بۆ ناو باخشتیوا دەیکڕیتن هەموو کەس دەیکڕی لەبەرەوەی خوای گەورە ئەوهای خەڵق کردی هیچ کەسێک نییە و عیوانەی خۆش نەوێ هەمووی خۆشی دەوێ هەموو کەس خواستی لەسرە ڕۆژانە بەڵێ هەرزانترین ئەلێرکوانە ئەمە وەکو لەکنە خۆمان کڕین و فرۆشتنی پێوەکرابی هەتا 250,000 بووە ئەوە بارژینی پێ دەڵێن ئیباریە گرانترینەکەشی ئەو ئەسپەکە تازە عەرزم کردی بە جەوازەکانە ئەوان لە هەولێرێ فرۆشایە هەتا 15 دەفتەر و 20 دەفتەر و ئەو سعرانە ئاگام لێ بۆ مەعاملەی لەسەر بووە وەکو شیرەکەی شیری ماین زۆر کەزێتە لامان ئەمە تەجروبەمان هەیە لەسەری دایتمان کابرا گرانەتای بۆ لۆ گرانەتای 100% ئیستیفادەی لێکرێ بەڵام بە بۆ نەیەوەی شیرەکەی کەمە یعنی ناتوانین بدەینە هەموو کەسەر بەشی چەند کەسانێک دەکات نستا ئەو ماینە ئەو
جوانی لەگەڵا دەبی لی بکەینەوە ماینەکەی بدۆشین بیدەینی ینی هەر بارتەقەی نیو چیلۆ چارێکێک ئەوەندەی هەیە بەڵام 100% کابرا ئیسفادەی لێ کردووە ئەمە بەبێ بەرامبەریش دەین هەموو خەڵک گرانەتە گرانەتە زۆر باشە بە دەرەجەیەک 100%. بەڵێ زۆر بە خێربێن گەلە بە خێربێن سەرسەر و سەرچاوم خێراتان دەکەم. بینەرانی پایتەخت میدیا ئەومەی بینیتان و گوێبیستی بوون قسەکانی کاگڕای جەمباز بوو ببورن ڕای جامباز کە ئەو باسی لە تایبەتمەندیەکانی ئەسب کردووە لە جۆرە جیاوازەکانی ئەسب ئەوەی جێگای سەرنج بوو گرنگترین خاڵکە ئاماژەی پێکرد بابەتی بوونی پاسپۆرت بوو کەوا ئەم ئەسپانش هاوشێوەی مرۆڤەکان کاتێک کە لە وڵاتێکەوە دەگوازرێنەوە بوو وڵاتێکی تر ئیتر بوو بەشداریکردنە لە بتوڵە و لەو شتانەی کە دەکرێنەوە زۆر جار دەبینین کە لە بابەتی پێشبڕکەی ئەسب سواری ئەسپەکان لە وڵاتێکەوە دەگوازرێنەوە بۆ وڵاتێکی تر و خاڵی دووەمیش بەکارهێنانی شیری ماینەکان بوو بۆ یەکێک لە نەخۆشیەکان کە ئەو ئاماژەی پێکردوە خۆی باسی کرد دەڵێت سوودی لێ وەرگیراوە زۆر بە سوود بووە ئەویش نەخۆشی گرانەتا بووە کە شیرەکەی دەرمان بووە بۆ ئەم نەخۆشیە.